دامەزراوەی هەمیشە هەوڵی داوە لەسەر پرسەکاندا قسەی خۆی هەبێت. ملەتێکی بێ پشت و پەنا دای بخەتت لێکراوە و دای دەست بڕاو و دای پشت چۆڵکراو و یعنی ئەمە دەستگاکانی بەرامبەر کە براتە تۆزە لە جەنگی دەرونیە زانم لە نەوەتەکانە کتێبم لەسەر نووسیوە کراو بە کەرەسەیە بۆ ئەوەی کورد بێخەون کرد. من زۆر لێ دەترسم ئەو بابەتی کۆمەڵگەر لە سیاست و خۆی سیاسی قسەی کۆمەلگەی بکەین ئێمە لە دژی تفکێر دەبم دەبێت کەسی سیاست بکە زۆر ئازاڵە نەکەوە بم کۆنتڕۆڵی کۆمەلگە و شیعارات و شیعاراتی کۆمەلگە ئەم هەمووان کوردستان یەک بەرچە خوازن. یعنی دابەشکردنی کوردستان ئەوەنە نائەخلاقی ئەوەنە نەعەدالەت ئەوەنە زاڵمانەیە پێش هەموو شتێ کوردی کردووە بە کەمینە لە چوار وڵات. جغرافیەمە لە دشیدایە دەوڵەتی سۆڤێت لە دشیدایە دەوڵەتی ئەمەوا دشی دەوڵەتی دەسترادارن فاشێستان هەموو بەس بە هەمووی دەوێتنی بە ڕۆیەکی مەنتیقی ڕێگە ببینن.